موچە بە 3 4 مانگ جارێک دێ ئەگەر موچەکەش خەڵک فەقیرە ئیش نییە بەڕاستی ئێستا دەبێ ئەگە وەرم گرت دەبێ ئەکسەر تەوزیعێکم لە خەرزە تقریباً دەوری 550,000 برنج و ڕۆن و شەکریم لەسەرە باشە 550 ئەگەر هەر نیوەی بدەوە چەند بوو دەمێنێتەوە وەرەیتم بۆ نامێنێتەوە یەکشتم بۆ نامێنێت ڕێک دەوێ بیدەم باقیش برنج و ڕۆن و شەکوچار شەهیدندا خوێنندا ماڵن سۆتا سەربەت سامانن نەما بێ ئێساب ئێستا دەباتی حیزب خەڵکی مەبکوژی ئەوان خەڵکی خۆ ئەکوژن الان ئەوان خەڵکی خۆ ئەکوژن ئێستا ئەوە حیزب بەس پێی نەکرا ئەوان تەواویان کرد بۆیە توندم لەسەر مەسەلەکە ڕەمەبەئینیشتیمان ئەم گوناهی من نییە ڕەمەبەئینیشتیمان ئەم سیمایە تۆ نییە قسەی کۆتایی ڤار دەیکات.